دوای ئەوەی سەرۆکی هەرێم مەرسوومێکی دەرکرد بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا و سەرۆکی حکوومەتی هەرێمیش کۆمیسیۆنی بۆ ئامادەکاری ڕاستپارت ڕۆژی چوارشەممە ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە نووسراوێکیاندا کە ئاراستەی پەرلەمانی کوردستانیان کرد ڕایانگەیاند ئەوان ناتوانن ڕێکارەکانی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بگرنە بەر بەهۆی ئەوەی ئەنجومەنەکەیان ماوەی یاسایی بەسەرچووە. لای خۆشەوە شێروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕایگەیاند ناکرێت ئێمە کە گرفتی یاساییمان هەیە شەرعیەت بە هەڵبژاردن بدەین و ئێمە دوێنێ کۆبنەوەیەکمان کرد لەسەر بابەتی فەرمانی هەرێمی و بە پێویستمان زانی کە نووسراوێک ئاراستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بکەین لەسەر ناوەڕۆکی ئەو فەرمانە هەرێمیە. ماوەی 2 ساڵ کاتی ئەنجومەن بەسەر چووە و داوامان کردو لە پەرلەمانی کوردستان گرفتی ئەنجومەنی کۆمیسارن لە ئێستادا چارەسەر بکرێ پاشان ئێمە دەتوانین ئامادەکاریەکان بکەین. واتە ئەگەر ئەوان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان گرفتی ماوەی یاسایی بوونی ئەنجومەنی کۆمیسارن چارەسەر نەکەن ئەنجومەنی کۆمیسارن ناتوانێت بە ئامادەکاری هەستی چکە ناکرێمە خۆمان ماوەی یاساییمان تەواو بێ سەرپەرشی پرۆسەیەکین و شەرعیەت بە پرۆسەیەک دەین کە لە کاتێکدا خۆمان گرفتی یاساییمان نەبێت. پەرلەمانتاران و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیش جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە بچێت بە جۆرێک کوردستان بکرێت بە 4 بازنەی هەڵبژاردن و تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە و کورسی کۆتاکان و کەمەنەتەوایەتیەکانیش ڕێک بخرێت. ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتوو لەگەڵەوەی کە هەڵبژاردن لە وەختی خۆیان ئەنجام بدرێت و سەرۆکایەتی فراکسیۆنەکانش کۆبوونەوەیان کردووە و 5 خاڵیان ئیمزا کردووە هەمویان لەسەرەوەی خاڵێک گرنگترین خاڵکە یەکەم خاڵە ئەوەیە کە هەڵبژاردن لە وەختی خۆیان بکرێت. بەڵام لە هەمان کاتە ئێمە داواکاری ئەوەشمان هەیە کە بێ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە بێ کارا بکرێتەوە چونکە 2 ساڵە ماوەی بەسەر چووە و لە هەمان کاتیشا یاسای ژمارەیەکی ساڵی 92 یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەبێ هەموار بکرێتەوە چکە یاسای خۆی حوت هەمواری تریشی ئەگەر یاسایەکی تازەش مەجال نەبێت دەربچێت خۆ کاتی ئەوە هەیە ینی کات ئەوەندە ماوەکە ئەم یاسایە هەموار بکرێتەوە و هەمواری تریشی تیا کراوە بە تایبەتی لەوەی کە ئەو یەک بازنەیە کە تا ئێستا پەیڕەوکراوە لە پرۆسی هەڵبژاردنە ئێمە داوایەوەمان کردووە کە بکرێ بە 4 باز. ئێمە چەند خاڵێکمان ڕوون کردو بۆ ڕایگشتی کە پێمان باشە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێتە فرە بازنەی و بە هەمان شێوە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە. اینجا لەسەر پێکهاتەکان ئێمە بۆ چوونی تایبەتی خۆمان هەبوو سەرۆکی فراکسیۆنەکان بەڕێوە چوو بۆ ڕێککەوتن لەسەر هەموارکردنەوەی پرۆژە یاسای هەڵبژاردن یاخود کاراکردنەوەی کۆمیسیۆن کە ئێستا دیارە فەراغمان هەیە لە کۆمیسیۆنە کە 2 ساڵ تێپەڕیوە بەسەر وادەی یاسایی کۆمیسیۆن پێویستە هەموار بکرێتەوە. تاکو ئێستا چەندین کۆبوونەوە لە نێوانی سەرۆکی فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی کراوە سەرجەم فراکسیۆنەکان لەسەر 5 خاڵی هاوبەش ڕێککەوتون. گەر لە ماوەی کەمتر لە مانگێکی دیکە پەرلەمانی کوردستان و لایەنە سیاسیەکان لە نێو پەرلەمانی کوردستان نەگەن بەڕێککەوتن لەسەر یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ئەوە بۆ جارێکی دیکە و بە ناچاری پەرلەمانی کوردستان دەبێت تەمەنی خۆی درێژ بکاتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.